کاکی یادگار من لەو پرسیارە دەست پێ دەکەم سزاکانی ئەمریکا بەسەر ئێران چ کاریگەریەک و گۆڕانکاریەکی دروست کردووە بەسەر هاتنی گەشتیاران و هاوڵاتیانی ئێرانی بۆ هەرێمی کوردستان بەنسبەت ئەو پرسیاری بەڕێز هاوڵاتیانی ئێرانی پێشتر هاتنە هەرێمی کوردستان بۆ کاری بازرگانی ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد بۆ مەبەستی گەشتیاری بەڵام ئێستا لە دوای ئەو بڕیارە ئەتوانین بڵێن حاڵەتەکە بە شێوەیەکی زۆرتر لە پێش بڕیارەکە دێنە هەرێمی کوردستان ئیتر بۆ مەبەستی کارکردنی بێ یا بۆ هەر مەبەستێکی تر دێنە هەرێمی کوردستان ڕێژەکەیان لە زیاد بووندا ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت ڕوو لە هەرێمی کوردستان بکەن مەرجەکان چین تا بتوانن ئێوە ئیقامەیان پێ بدەن ئێمە هەر هاوڵاتێکی بیانی کە دێتە هەرێمی کوردستان چ لە دەواازە سنووریەکان بێ لە فڕۆکەخانەکان بێت تەشیلەی دخولیان بۆ دەکرێت دخول دێنە هەرێمی کوردستان ختم لە پاسپۆرتەکانیان دەدرێت بۆ ماوەی مانگێک دەتوانن لە هەرێمی کوردستان نیشتە جێبن ئەگەر لەو فترەیە زیاتر پێویستیان پێ بوو سەردانی بەڕێوەبەرایەتەکەمانەکەن دوای ئەوەی ئەو شوێنەی کە کاری لێکات لەلایەن ئەو جێگەیە بە نووسراوی ڕسمی ئاگادارمان دەکرێتەوە دڵنیابین لەوەی کە بۆ چ مەبەستێک هاتوۆتە هەرێمی کوردستان بە پێی ئەو مەرجانەی کە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستمان گەشتووە ئێمەش کارەکانیان بۆ ئەنجامەکە بۆ ڕاییەکەین ئەتوانە بڵێم لە 6 مانگ تا ساڵێک ئەتوانن لێرە بمێنێتەوە قابلی نوێکردنەوەشە کێن ئەو کەسانەی کە مافی ئیقامایان نابێت لە هەرێمی کوردستاندا یاخود ئێوە ئیقامەی پێ نادەن چ جۆرە کەسانێکن ئەوانەی کە دێنە هەرێمی کوردستان بە شێوازێکی ڕسمی بێتە هەرێمی کوردستان ئەوە ئێمە دوای ئەوەی کە ئاگاداری بەڕێستم کرد ئیقامەکانیان پێدەین بەڵام ئەویش مەرجی خۆی هەیە ئەبێ بیان نێرینە لێکۆڵینەوەی پزیشکی ئەوە یەکێکە لە فەقەر یاسایەکانی ئێمە کە بزانین ئایا ئەو کەسە لە ڕووی تەندروستیەوە کەسێکی سالمەیاننا بە پێی پۆلیسی نێودەوڵەتی ئەنتەرپۆل یا لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمەتبار نەبێ بەوەی کە کێشەیەکی هەبوو بێ یا مشکلەیەکی هەبوو بێت لە ڕووی ئەمنیەوە ئەگەر گرفتێکی وای نەبێت ئەتوانێت لە هەرێمی کوردستان نیشتەجێ بێت و بەبێ هیچ گرفتێک بەڵام ئەوانەی کە جنابەت وتت ناتوانن بمێننەوە لێرە خۆ دەزانی ئێمە بەرەوڕی وڵاتی ئێران بەرەوڕی وڵاتی تورکیا هەموو شوێنەکان فڕۆکەخانەمان هەیە و دەواازە سنووریەکانمان هەیە ئەوەی بە شێوازی یاسایی ڕوو لە هەرێمی کوردستانکە ئێمە بە شێوازی یاسایی مامەڵەکەیان بۆ ڕایی دەکەین بەڵام ئەگەر کەسێک پشت بەوە بەسێ بە قاچاق یا سنوورەکان بە نایاسانی ببەزێنێ بێتە ئێرە و داوای ئیقامە لە ئێمە بکات ئەو کاتە ئێمە بێشک ئیقامیان پێ نادەین چونکە کەسێک کە بە نایاسایی بێت ئێمە بە نایاسایی ناتوانین کارەکانیان بۆ ئەنجام بدەین ئەو کەسانەی کە بە یاسایی دێنە هەرێمی کوردستان بەڵام گومانیەوەی لێ دەکرێت کە مادە هۆشبەرەکان بەکاردێنن ئەوانە چۆن ئێوە معاملەی لەگەڵ دەکەن ئەوە بەڕێبەرایەتی ئاسایشی گشتی بەڕێبەرایەتێکی تایبەتیان هەیە کە ئەتوانێت لە هەموو بەڕێبەرایەتەکانی ئاسایش ئەو کار و چالاکیەکانی خۆیانەکەن هەر کەسێک بە بەڵگەیە بە یاسایی بیسەلمێنێت کە توجارەت بەو مادەیەوە ئەکادیان بەکاری هێنێ بۆ خواردنی خۆی چونکە ئەمە لە ڕێی لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا ئەوە ڕێپێنەدراوە و قەدەغەیە بۆیە هەر کەسێک لەم بارەیەوە یا چ بیخ بەکاری بێنێ یان بۆ توجارەت بەکاری بێنە ئەوە لەو بەڕێبەرایەتێ بە پێی یاسا مامەڵی لەگەڵا دەکرێت و دواتر ڕەوانی لای ئێمە دەکرێت ئیتر بە پێی ئەو یاسایی کە بووی دیاری کراوە ڕەوانی وڵاتی خۆی دەکرێتەوە زۆربەی ئەو هاوڵاتیانەی کە دێنە هەرێمی کوردستان هیچ وڵاتێکن لە ئێستادا زیاتر ئەوانی کە دێن وڵاتە سنووریەکانن وەگە وڵاتی ئێران دێنە هەرێمی کوردستان تورکیا و سووریا چونکە ئێمە حدودەکەمان بەیەکەوە بۆ هاتوو چوون بە نسبەت ئەوانەوە ئاسانترە دەتوانێت لە حدودەکەەوە بێت بەڵام بە تەکید لە وڵاتانی تریشمان زۆرە وەک وڵاتی هیندستان وڵاتەکانی تر ئەوانەی کە بۆ کارکردن دێن فلیپین نیپال هەموو وڵاتانی کە بە پێی یاسا ئەوروپیەکان هەمون بە هەمان شێوە دێنە هەرێمی کوردستان ئەوانەی کە لە ڕێی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستیان بەوە بێ ڤیزە وەربگرن بە هەماهەنگی بۆ کارکردن لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڤیزەکان بە شێوەی یاسایی وەردەگرن و دێنە هەرێمی کوردستان هەندێک لەو هاوڵاتیانەی کە ئیقامەیان وەرگرتووە پێشتر لە هەرێمی کوردستان ئیقامەیان تەواو بووە ئەوە چۆن معاملەی لەگەڵ دەکرێت ئایا دەنێردرێنەوە بە وڵاتەکانیان ئێمە نانێرینەوە بە وڵاتی خۆیان ئەگەر کاتێک کە کێشەیەکی هەبێت بۆیە ئەمە بە هیچ هاوڵاتێکمان نەوتوە کە لێرە نیشتەجێ بوو بێت و ڕەوانێکین ئەبێ ئەسبابێکی دیاریکراوی هەبێ ئێمە بە هاوڵاتێکەڵێن لەبەر ئەم ئەسبابە ئیتر چه ئەسبابی ئەمنی بێ سەحی بێ کێشەی دادگاکان بێ بەو ئەسبابانە بەڵام ئەوەی کە لێرە بێت و ئیشوکاری دیاریکراو بێت و ئەو بۆ ئەو مەبەستێکی ئیقامەکەی لەسەر وەرگرت بێت و هیچ کێشەی نەبێت و کۆمپانیاکە پشگیری بکات لەوەی کە لەلای ئەو کار دەکات هیچ کێشەیەکی یاسایی نەبێ ئێمە بێگومان بۆیان نوێەکەینەوە هیچ گرفتێکی یاسا نابێت ئەو هەموو تعلیماتانە چین کە هەفتانە یاخود ماگانە دەدرێن ئێستا لای خەڵک بۆ موتیان ئێمە
وای لێ هاتووە نازانین تعلیماتەکان لەبەرەوەی ئەوەندە زۆر دەدرێن هەفتانە مانگانە. ئەوە دوورە لە ڕاستیەوە بۆیە من ئەتوانە بڵێم کاتێک کە تعلیمات دەدرێت ئێمە چەند فەقەرێکی یاساییمان هەیەکە و حەقێکی طبیعی خۆشمانەوە لە ئەتوانە بڵێن لە تەواوی دنیاش هەر بەم پێوەرە ئەتوانین تۆ ئیقامەتە تۆ بڕیارە دەی کەسێک لە دەرەوەی عێراق بێتە هەرێمی کوردستان نیشتەجێ بێ مافی هەبێت لێرە وەک هاوڵاتیانی کورد نیشتەجێ بێ کارە بازرگانەکانی خۆی بکە ئیشەکانی خۆی بکە بۆیە لەو کاتە ئێمە بەپێی ئەو یاسانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانەکەین دەبێت ئەو شوێنەی کە ئیشی لێکات بزانین بۆ چ مەبەستێک هاتووە ئیشەکەی چی ئیشێک دەکات وە لە ڕووی تەندروستیەوە کەسێکی سالم بێت لە ڕووی ئەمنیەوە ئایا محکوم نەبێت لە دادگاکانی هەرێمی کوردستان یا لە شورتەی نێودەوڵەتی ئەنتەرپۆلەوە بۆیە کە ئەمانە حەقێکی طبیعی خۆمانە بۆیە ئێمە کاتێک بڕیار ئەدەین کەسێک لە هەرێمی کوردستان نیشتەجێ بێت لە هەموو ڕوویەکەوە دڵنیابین لەوەی کە بۆ مەبەستی چی هاتوتە هەرێمی کوردستان کە حەقێکی طبیعی خۆشمانە چونکە ئێمە لایەنێکمان ئەگەر لایەنی ئیداری بێت و خزمەتکردنی هاوڵاتیەکان بین لایەنێکشمان ئەوەیە کە بتوانین خزمەتی هەرێمی کوردستان کەین دووری خینەوە لە کێشەی نەخوازرا و لە خەتەری سەحی لە خەتەری ئەمنی لەوانە بۆیە ئێمە حەقێکی طبیعی خۆمان بووە کە ئەوە بکەین و ئەو مەلەفەش کە بە وردی ئەکرێتەوە پێش هەموو کەس بۆ سەلامەتی هاوڵاتیەکەیە یعنی کەسێک لێرە نیشتەجێ خواانە خواستە ژیانی لە هەر نەوەیەکا بێت ئێمە لێبەر پرسیارین لەوەی کە ئەمنێتی لە هەرێمی کوردستان بێ بۆیە کاتێک کە تۆ ئەم لایەنە نە هەمووی بەڕێکپێکی ڕەچاوەکەی بۆ سەلامەتی هاوڵاتیەکان خۆیانە گلەی لە زۆری ڕسومات دەکرێت ینی هاوڵاتیان دەڵێن ڕسومات زۆرە ئێستا ئایا چۆنە ڕسومات دەکرێت زیاتر ڕۆمەکەیتەوە ئەو ڕسوماتە بە پێی وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بۆیە کاتێک کە ئێمە فەرمانێک بۆ ئێمە دێت ئەو ڕسوماتی کە دیاری ئەکرێ ئێمە مافی ئەومان نییە ئەو ڕسوماتە ببەخشین چونکە لەبەرەوەی بە پێی یاسا دیاری کراوە و لە هەموو وڵاتێکیش حەقێکی طبیعیە لە کاتی ئیقامەوەرگرتن ڕسوماتی دخولی هەیە ڕسوماتی ئیقامەوەرگرتنی هەیە بۆیە ئەوەی کە ئێمە کردومانە لە چوارچێوەی یاسایە کردومانە و بۆیە ئێمەوە ڕسوماتی کە وەرمانگرتووە وەک شەرعەتێکی هەرێمی کوردستان وەرمانگرتووە دەتوانیت بە دیاریکراوی پێم بڵێ کێن ئەو کەسانەی کە دیپۆر دەکرێنەوە ئەو کەسانی کە دیپۆر دەکرێنەوە ئەو کەسانن کە لە دادگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەیەکیان هەبێ و دۆسیەکەیان یەکلایی کرد بێتەوە بڕیار درابێتەوەی کە دیپۆرتکرێنەوە یا ئەو کەسانی کە لە ڕووی سەحیەوە کەسێکی گونجاو نەبێت لە هەرێمی کوردستان و یا ئەو کەسانەی کە ئەتوانم بڵێم ئەم کێشانەی هەبێت ئەو کاتە بێ بگەڕێتەوە وڵاتی خۆی هاوڵاتیانی ئەو وڵاتانەی کە دێن بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئیقامەیان بەغدا بێ دەتوان لە هەرێمی کوردستاندا بمێنەوە ئەمە کێشەیەک بوو ئێمە بە راپۆرت سەری خۆمان لێ ئاگادار کردێتەوە خۆتەزانی بۆ فترەیەک فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی داخرا لەبەر چەند ئەسبابێکی سیاسی کە بۆ ماوەیەک داخرا بۆیە ئەو منەظەمات و ڕێکخرا و ئەو خەڵکانەی کە بۆ پشتبەستن بە هاتوچووەکانیان کە بێنە هەرێمی کوردستان دەبواە ئەو کاتە لە ڕێی بەغداوە هاتنایەتە هەرێمی کوردستان ئەوان هەمویان لەوێ ئیقامەکانیان لە بەغدا وەرگرتووە بۆیە دوای کردنەوەی فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی و ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەو کاتی کە فڕۆکەخانە داخرا ئێستا ڕەحلاتمان زۆر لەو کاتە زیاتر بووە بۆیە الحەمدولله خۆشتان بە ڕۆژانە ئەیبینن کە هاوڵاتێکی زۆر و لە هەرێمی کوردستان دەکات و الحەمدولله لە دوای شەڕی داعش و ئەو قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێمە لە 4 مانگی ڕابردووە ئەتوانم بڵێم ئامارەکان بە شێوەیەکی تەساعودی زۆر جوان بەرز بۆتەوە و ئەمە دڵخۆشە کە بۆی خەڵکێک زۆر زیاتر و لە هەرێمی کوردستانەکە بۆیە ئەو کاتانی ئەو خەڵکانی کە لە بەغدا ئیقامەیان وەرگرتووە بە شێوازێکی مەجبوری ینی ئەو کات مەجبور بوون بەوەی کە وەری بگرن ئێستا لێرە کە لە هەرێمی کوردستان لە هەولێر یا لە سلێمانیا لە دووهۆک شەریکاتی هەیە و بە شێوەیەکی ڕسمی دێرەیە ئەو کات دەتوانێت دۆسیەکانیان نەقلی هەرێمی کوردستان بکەن و شێوازە یاسایەکی خۆی وەربگرێتەوە دو پرسیارم هاوڵاتیەک ئەگەر ئیقامەی سلێمانی بێ دەتوانێت لە هەولێر بمێنێتەوە بەپێی یاسا هەر کەسێک لە هەر محافظەیەک لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە دووهۆک بێ یا لە شوێنێکی تری عێراق بێت ئەگەر بێوێ هاتوچوو بکات طبیعیە لە هەر شوێنێک ئەتوانێت هاتوچوو خۆی بە طبیعی بکە بەڵام بۆ ئەوەی کە بێوێ بە ماڵ یا بە کۆمپانیا بە شەریکە بە ڕسمی لە هەر محافظەیەک بمێنێتەوە ئەکرێ و کاتە داوای نەقل دۆسیە بکات لە جێگەیەک بۆ ئەو شوێنەی کە بە بەردەوام تیا نیشتەجێ بە ماڵ یا بە شەریکە نەقل دۆسی بۆ کریە و ئەمە ڕۆژانە بەبەر لە هەموو پارێزگاکان ئەمە ڕوەدا و ئیشێکی یاساییمان هەیە بۆش مافپەروەر ئەمیت یادگار ئەنوەر بەڕێوەبەر نشینگەی پارێزگای هەولێر زۆر سپاس بۆ بەڕێستان.